سڵاو مەریوان من ئێستا لەو کەمپینەم لە شاری سلێمانی بۆ پێشمەرگە ئەنجام درراوە بۆ کۆکردنەوەی جلوبەرگ بۆ پێشمەرگە کە چەند ڕۆژێکە ئەم کەمپینە بەردەوامە بە مەبەستی سەردانکردنی ئەم کەمپینە وەزیری ئاوەدانکردنەوە سەردانی ئەم شوێنەی کردووە. من پێم خۆشە لەسەر ئەم کەمپینە و چەند پرسیارێک تایبەت بە یەکە نیشتە جێبوونەکانی کەسوکاری شەهیدان و دەستپێکردنەوەی دروستکردنی یەکەی نیشتەجەبوون لە هەرێمی کوردستان چەند پرسیارێکی لێ بکەم لەگەڵما بن. کاک دەرباسڵاو لێبێ سڵاوی لە جەنابتیش سەردانی ئەم کەمپینەتان کردووە تا چەند کەمپین بۆ پێشمەرگە گرنگە لە کاتێکا لە ماوەی ڕابردوو ئەوە دووپاتکراوەتەوە کە وەک پێویست حکوومەتی هەرێم ناتوانێت هاوکاری پێشمەرگە بکات لە دابینکردنی پێداویستی زستانە بۆیان. خۆتان دەزانن ئێمە دەستخۆشی لە هەموو کەمپێنێک دەکەین بۆ پشتیوانیکردنی هێزی پێشمەرگە. ناوی پێشمەرگە لای ئێمە زۆر پیرۆزە، ئێمە هەموومان کوڕە پێشمەرگە بووینە و ئەو ئەزمونە و دەستکەوتێکە ئێستا هەمانە بەرهەمی خوێنی و فیداکاری خەباتی ئەوانە. وەکو جەنابەت باسی کرد حکوومەت لە سەرەتای 2014 دووشی قەیران بووە و تا ئەمڕۆژ قەیرانەکە بەردەوامەوە بۆ ماوەی 2 ساڵ دەچێت تا پێمان کرابێت ئەولیاتی کابینەی هەژدەوە بۆ کە دابینکردنی پێداویستەکانی پێشمەرگە موچەی پێشمەرگە زوو جێبەجێ بکەین، بەڵام بەداخەوە کەم و کوڕی هەبووە نەماتوانێت پێی پێویست هاوکاری پشتیوانی هێزی پێشمەرگە بکەین. وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە لە سەرەتای شەڕی داعشۆ تا ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ شان بەشان لەگەڵ وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ئاوەدانکردنەوە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە هاوکار بووینە، پشتیوان بووینە کە پشتیوانی وەزارەتی پێشمەرگە بکەین بۆ دروستکردنی سەنگەرەکان، بۆ دروستکردنی ڕێگاکان، بۆ دروستکردنی خەندەقەکان و لێرەدا دەمێت دەستخۆشی لە ستافی وەزارەتی ئاوەدانکردنەوە بکەم کە خۆبەخشانە تا ئێستا 4 شەهیدمان هەبووە کە خۆبەخشانە جانەدە دەستانە شان بەشانی برا پێشمەرگەکانیان لە سەنگەرەکانی پێشەوەی جەنگدا بوونە. و ئومێد دەکەین ساڵی 2016 بتوانین ئێمە بەلای کەمەوە هەموو پێداویستەکانی پێشمەرگە دابین بکەین، چکە بەڕاستی پێشمەرگە خۆتان دەزانن تا ئەمڕۆ لە سەرەتای ئەم قەیرانە بەداخەوە کە دروست بووە قەیرانی سەربازیەی کە دژمنانی کورد هێرشیان کردە سەر کوردستان بەردەوامە، بۆیە پێویست دەکات ینی ئەولیاتی کابینە لە ساڵی تازە ئەوە بێت پێداویستەکانی پێشمەرگە دابین بکات. سەبارەت بەوەی کە لە ماوەی ڕابردوو خۆتان ڕاگەاندووە کە یەکەی نیشتەجێبوون بۆ کەسوکاری پێشمەرگە و شەهیدان دروست دەکەن، ئەم یەکە نیشتەجێبوونانە بەچی گەشت؟ یەکە نیشتەجێبوونەکان هەندێکی تەواو بووە ئامادەیە کە ڕادستی وەزارەتی شەهیدان بکرێت. ئێمە چاوەڕێی وەزارەتی شەهیدان دەکەین لەگەڵ وەزارەتی پێشمەرگە. تا ئێستا وەزاری شەهیدان لیستی کۆتایی پاکتاوی ناوی شەهیدەکان نەهاتووە بۆ وەزارەتی شەهیدان تا ئەوانیش ناوەکان ڕادستی ئێمە بکەن و ئێمە ژێکانیان تەسلیم بکەین. چەندیان تەواو بوو چەندیان ماوە تەواویکەن؟ ئێمە لە سنووری پارێزگای هەولێر و پارێزگای سلێمانی مشکلە یەکەمان نییە، لە سنووری پارێزگای دۆکەمانە، بەڵام خۆتان دەزانن بە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران وەزارەتی ئاوەدانکردنەوە وەزارەتی شارەوانی دەگرێتەوە، بۆیە ئێمە توانین لە شاری دوهۆک شارەوانی تاویزی ئەو یەکانە بکاتەوە بە پێدانی زەوی و ئیمتیازاتی ترەوە. توانن بە تەواوی کەسوکاری شەهیدان و ئەو کەسانەی کە بڕیارەکەی نیشتەجێبوونیان بەرکەوێ ئەو سوودمەند من لەو یەکانە لە ئێستاد ئامادەیە. ئێمە چاوەڕێی وەزارەتی شەهیدان دەکەین، وەزارەتی پێشمەرگە دەکەن کە لیستەکەمان ڕادەست بکەن. ئێمە لیژنەکەمان ماوەی نزیکەی 3 مانگە دەست بەکار بووە و ئامادەکاری تەواومان کردەوە. بێجگە لەو یەکانەی لە ساڵی ڕابردوو ڕاتان گەیاند کە بۆ کەسوکاری شەهیدان با بڵێن جێبەجێیەکان هیچ یەکەیەکی نیشتەجێبوون لەم ساڵدا بڕیاری لێ دراوە؟ ئێمە ئێستا لە گفتوگۆدانێن لەگەڵ زۆر وڵاتان و کۆمپانیا جیهانیەکان. خۆتان دەزانن نرخی نەوت کاریگەری زۆری هەبووە لەسەر ئابووری جیهان و هەندێک وڵاتی گەورە هەیە بڵێنیان پێداوێن لە ڕێی کۆمپانیەکانەوە بێن یارمەتیمان بدەن، بتوانن خەرجێکی درێژخایانمان پێ بدەن تا بتوانین 100,000-150,000 یەکەیەک لە ماوەیەکی کورددا لە ماوەی 5 ساڵدا دروست بکەین. ئەگەر بتوانین ئەو پرۆسێت دەست پێ بکەین بە دڵنیاییەوە تا 5 ساڵی تر خەیرانی نیشتەجێکردن لە هەرێمی کوردستان زۆر کەم دەبێتەوە. یەکەی نیشتەجێبوون بۆ تەواوی هاوڵاتیان و کەم دەرامەتان باز دەوە دەکرا کە ئەمساڵ دەست پێ دەکات، ئەو یەکانە ینی ڕێوشێنەکانی بەچی گەشتووە؟ ئێمە ئامادەکاریمان کردووە لە هەولێر، لە سلێمانی و لە قەزاکانیش. ئێمە دەمانەیە لەوانەیە لە چەند هەفتەیەکی داهاتوو یەکەم
وەجبە ڕابگەێنین هەویشکل هەولێرە دەست پێ دەکات کە پایتەختە و لە سلێمانیش بە هەمان شێوە ئێمە ئامادەسازیمان کردووە و ئەرزەکانمان بۆ دابین کردوونە تا بتوانین تەندەر ئامادە بکەین کە ئەو شەریکاتانەی کە توانای ئێوان هەیە و بەرهێنان بکەن و بە نرخێکی گونجاو و بە قەرزێکی درێژخاین تا بێنە پێشەوە ئێمە دەستنیشانیان بکەن و ئەکانە دروست بکەن.